مامۆستا حەسەن زیرەک بۆ گومانی تێدا نییە بەرهەمەندی دڵخۆشی گەلەکەمان خۆش کردو و حەسەن زیرەک گۆرانی بێژێکی هەرێت یاگوی لای گۆرانی و مۆزیکی کوردی لەسەردەم و ڕۆژگارێکی تاریک و نیتەکی دواتۆپی کۆمەڵی کوردەواریدا چریکایە چلایە لێچکە و شێوازێکی تایبەت بۆ گۆرانی کوردی بووە کە دەکرێت بڵێن بۆ خۆی مامۆستا و قوتابخانەی سەردەمی خۆی بووە کە من درێژی و بۆن و بەرامی گۆرانەکانی لێواری قسەکانمان دەدەن. دواتریش دەڵێن پێویست بۆ ناکە لێرۆژانیشتر باز دەتوانە و بەهەرەی حەسەن زیرەک بکەین. بەڵکو هێندەی هەیە و دەکرێت و ئەوەی مەبەستێ لەم خێناڵەوە بوون زەنگی گەلووی پڕ لە سۆزی حەسەن زیرەک دوورەمەوە بە گوێینەوەی نوێ بۆ ئەوەی لەم سەردەمی پێشکەوتن و هەبوونی تەقنیاتی بوارە جێجەکانی هونەردا بتوانن بە شێوازێکی جیاوازتر و بە تەکنیکی نوێ و گۆڕانکاری بەرچاوە دوور لە شێوازی خواردن کەڵک لە فۆلکلۆر و ڕەسەنایەتی وەرگرن چونکە کایەی گۆرانی و هونەری گۆرانی جیهانێکی فراوان وەربڵاوە بەڵام بە مەرج و یاسا و ڕێساکانی خۆیەوە هەر بۆیەش شارەزایان پسپۆڕانی مۆزیک دەڵێن ئەوەی دەسی هەرجوانی دەمی مۆزیک تێنەگات مانای گۆرانی نازانێت لە شیعریش تێر ناگێت بۆن و بەرامەی گۆڵی گۆرانەکانی حەسەن زیرەک خەرمانی گەنجینەی گۆرانی کوردیان لێوانگێ و کردووە لە ڕەسەنایەتی حەسەن زیرەکی دەوڵەمەندی هونەر بە هەژاری سەری نایەوە خۆی کرد لە قوربانی هونەر و گۆرانی کوردی بەڵام هونەر هیچی بە حەسەن نەبەخشی حەسەن بەختی نەبوو چونکە کورد بوو بە ڕێزانە قسەی من لە ناڵی گەلی کوردستانەوە لە دوای ڕابردنی ساڵی 92 کە مامۆستا مەترافی هاوکارێکی باشن بوو هەتا ئەم قسەیان کرد حەسەن بەختی نەبوو چونکە کورد بوو کورد بەختی هەبوو حەسەن زیرەکی هەبوو با دەرس و پند لێ مێژوو بەسەرهاتی حەسەن وەربگرین دڵسۆز و خەمخۆری بەهرەمەندەکانی تریشمان با دەنزیکەوە چەندە دەکرێت بە هەموو تواناوە حرمەت لە کەڵچەری ڕاستەقینی نەتۆیمان وەربگرین دێتیانی ناشارمەوە بە ڕێزینا خۆشیش نییە قسەیەکەن خۆشیشە شانازی پێوەکەم من تا ئێستا چل و جارە لەسەر مامۆستا حەسەن زیرەک نووسیوە ئەوە نمونەی سیانیانە بێت کە دوێنێ وتارێکی تازە لێ ڕاوەتەوانێت شانازی پێوەکەم زۆر لەوە زیاتر هەڵگرێ مامۆستا حەسەن زیرەک قسەی هونەری و توێژینەوەی زمانەوانی لەسەر بکرێت مامۆستا ئیبراهیمی خەرشی ئەڵێ لە هەمبانە بۆرینەی هەژار موکریانیە 35,000 وشە هەیە بەڵام حەسەن زیرەک 700,000 وشەی هەیە سوپاسدانەکەم با لە کاتان نەگرێت و دەرفەتی تر ببەخشم بە هەوڕێ و بابەتەکانی تر سوپاسدانم زۆر سپاسی مامۆستا عەبدوڵی حەمەداکیەکی بۆ ئەمڕۆ گۆڕی ئامادەکردن بۆ مامۆستای نەبەر مامۆستا حەسەن زیرەک هەر لە چالاکیەکانی ئەمڕۆمانە کۆمەڵێ ڕێزلێنانمان هەیە بۆ کۆمەڵێ کەسی خۆشەویست کە جێدەستیان دیارە لە هونەری کوردیە ئەوە لە کۆتایی گۆڕەکەمانە پێشکەشیان دەکەین هیوادارین بەردەوام بن ئێستاش گۆرانیەک لەلایەن مامۆستا دۆزە و بێفەرموو هەموو بەخێر یارە من خۆ بەرەنگی پێشکەشانکەم خۆزگە من خۆش بە ئاستاری بووە دەست خۆش بێت ئێمە کۆمەڵی هونەری میلی کوردستان ئێمە شانازیەکین کە ماوەی چەندین ساڵە خۆبەخشانە یادی حەسەنزیەکی نەبەرمان هێنایە ناو قاوەخانە و کافتریا و چاخانی شعب و سەر شەقامەکانی خۆشبەختین کە سەرگازانە زۆر بەرزکردنی خێنرێت و سواسی بەڕێوەبەری گشتی ڕۆژگری و هونەری ژەهرەکەوانیش ئەوە چەند ساڵە هەمان شێوەیە زۆر جوانترەکەن ئێمە ئەمڕۆ بە چەند بەرهەمی بەشدارەبی وەکو دوو کەسمان ئەمڕۆ لەگەڵ سێ کەس هەر سێکیان نازیان زیرەکە سێ بەرهەمان ئەوش دوانیان نهاتن یەکسان زیرەک وەخەم لە حەوشەستەرا بەشدارە سامان زیرەکمان لە هەولێرە ئەوانەی کە ئەمڕۆ لێرە لەگەڵمە بەشدارن دیارە لە خۆشەویستیان بۆ زیرەکە دینا کەس نابێتەوە زیرەک سیروان زیرەک و سیروان زیرەکی دوور یعنی دوو سیروان زیرەک لەگەڵ مەجید زیرەک کە لە گەرمێنەوەیەوە سەرەتا پێمان خۆشە چینە لای کاک سیروان حامید کە ناسراوە بە سیروان زیرەک هەندێک گولەدەکانی مامۆستا حەسەن پێشکەشەکەینەوە
طبعا بدنيا هيك داوي بدنا مصابين هذا جورا كان يبيش وما مصعدش بس اما روزانه شارع شمالي لبرو باو كان بيج برو هيك خور أواده كنا كيري بدموري أمرو كا مجيد جرمان وأكرو هل يلي احتمال يدور بيصاب احتمال يدور كاك سيباز زيرك كاك سيبان حامد بدينا كبير وبفرمين كمزار أنت قلت دي تشرف بين بوجه كاني خوشی بیو بخشی سپاسان.
آسانه کرد خوی کردن تکان بو موسیقی که مجرد ماشی و دوای لب نکن برای خواهان نمازن خشبه هدایت من کردیم Carlos, tu sempre pode ouvir.
گەشتکردن بەناو گولێرەکانی حەسەن ئەوەندە زۆر فرۆش بەڕاستی نازانین زۆر دەستپێکی بەڵام تازەم شتێکی ترم حاصل پارتماژەکەش پێشکەشکرین و بەڕێزان جارێکی بەدەرمی بە خلافی دەکەینەوە بە ناوی خۆشەویستی گۆرانیەوە تکایە بێدەنگیش بۆ خۆی عەشق و خۆشەویستی گۆرانی سوپاسان دەکەین. ئێستا داوا لە بەڕێز مامۆستا عادیل مەحەممەد کلیم مۆزیسیانی خۆشەویست و ناسراوی شارەکەمان بفەرموێن وتەیەکی هەبێ لەسەر مامۆستا حەسەن زیرەک وتەیەکی مۆزیسیانی زۆر سپاسێکی لا بفەرموێن. باش بەڕاستی حەسەن زیرەک ئەمە گەورەم مەزنە لە ناو نەتەوە کەمالە چی بۆ بکرێ هێشتا کەمال وەڵامێکی لەو شتانەیە کە خۆشحاڵمانەکە ماوەی چەند ساڵێکە کە ئاوڕینەوەم بۆ دواوە چونکە هەموو نەتەوەیەک هەتا ئاوڕ نایەتەوە بۆ دواوە لە ڕۆشنبیری کلتوری دواوە نەکۆڵێتەوە ناتوانێت ناوێ بەرەو پێشەوە بچێت. چون پێم خۆش بوو لەم کۆڕووکۆبنەوەیە هەرێک لە وەرێزان مامۆستا نۆفەرداقی مامۆستا خالی سەرکار کە لە هاوزەمانی ئەوانە چەند کۆنسەرتێک و چەند دانیشتنیشان کردووە پێکەوە وەزنم ئەوان پێش من چەند درێکیان پێشکەش کردایە بە ئیجازەی ئەوان چەند شتێک باسەکەن. 3 ساڵ لەمەوبەر زۆر باشە عەبدوڵڵێ نەمزانیوە سەی سەد ئەوانێ جنا بەهەرحاڵ ماوەی 3 ساڵ لەمەوبەر من توێژینەوەیەکم دەست پێ کرد لەسەر حەسەن زیرەک ئەوە بوو لە 26/6/2016 ئەو توێژینەوەی پێشکەشکرا بەڕێزەوە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری ئێستا خۆی لێرە حزوری هەیە بڕیاریە کە ئەو توێژینەوەی من بە چاپ دێن لە ماوەیەکی کووردا بە چاپی دەیان نسخەی نەماوە خۆشبەختانە ئەمڕۆ لە دووتەی چەکتەی بیشترە ئەوەش وەکو چالاکیشی ڕۆشنبیری چاپ کراوەتەوە و پێشکەش بە ئامادەوانەکە. دیارە من لەم 3 ساڵەیە بەردەوام دوای دەرچوونی کتێبەکە زانیاری نوێم لەسەر حەسەن زیرەک دەسەکەوێت یعنی مدەیەکی کرد مدەی 2 ساڵ 3 ساڵی ترەگەرە و کتێبە چاپ بێتەوە ڕەنگە بەلایەنەکەمەوە 200 پەڕی تر ئیزافە بێت بۆ زانیاریەکان لەسەر حەسەن زیرەک. من هەمیشە وتومە حەسەن زیرەک گەنجینەیەکی لە گەورەیە بە چەندین کتێب و بە چەندین ویسالی ماستەر و دکتۆرا هێشتا لێوەربوونەوە و لێکۆڵینەوە لەسەر ئەم هونەرمەندە هەر تەواو ناکات. من لامایە ماوەی 10 دەقەیەک تێبەخشراوە کە لەسەر حەسەن زیرەک قسە بکەم بەڵام بە شێوەیەکی زانستی ئەمەوێ لەسەرەوە قسە بکەم بزانم حەسەن زیرەک بۆ ئەم پانتایە گەورەی داگیر کردووە لە نێوانمانە. زۆر کەم هونەرمەندی دەنگبێش هەن هەڵشێوەی حەسەن زیرەک ئەو دەنگ و سەدا بێوێنەی هەبێت لە ناو نەتەوەکەی. دەنگی حەسەن بۆ پیر و گەنجی مرۆڤی کوردە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردەواریە. دووبارە حەقی خەڵکە بپرسێ بۆ ئەو فاکتەرانە چین کەوایان لە دەنگی حەسەن زیرەک و گۆرانیەکانی کردووە ئەوەندە ناودار و بەناوبانگ دێت. من بۆ خۆم لە سەرەتای دەست بەکاربوونم بۆ کاری هونەری مۆزیک زۆر جار تاوتوی وەڵامی ئەم پرسیارەم کردووە بەڵام سەرەتا وەڵامی دروستم دانەبوو. بەڵام دوای لێوەربوونەوەی بەردەوام لە دەنگ و سەدای ئەم هونەرمەندە و کارە هونەریە پڕ بەبەهاکانی بۆم دەرکەوت کە هەندێک سیما بۆ گۆرانی بێژی سەرکەوتوو هەیە زۆربەی هەرە سیمایانە لە زیاترێک لە دەنگی حەسەن زیرەکە ئەبینێتەوە. یەکەم شتی گرنگ بەنسبەت حەسەن زیرەکەوە بۆ ئەم دای هەیە حەسەن زیرەک دەنگی خۆشە ئەمە سیمایەکە کە لە دەنگی حەسەن زیرەکە هەیە واتە ژەکانی دەنگی بە شێوەیەکی دروست مۆزیسیانانە لەگەڵ ئەوەیە کە حەسەن زیرەک دەنگی خۆشە ئەجزای گۆرانی وەیە زۆر کەسمان هەیە دەنگی خۆشە بەڵام توانای دەربڕی نییە واتە یەشێک لەم دوو توفمە ئەگەر بە شێوەیە لە شێوەکان
لە دەنگبێژەکان نەبوو ئەوە گۆرانیەکە تا ڕادەیە وەکو خۆی ناگات و بە شێوەیەک لەوانێ خۆشبەختانە لە حەسەن زیرەکە هەردوو ئەم دوو توخمەم لەڕەتیە هەم وەکو دەنگخۆشی هەم وەکو ئەدا دەربڕین هەردوو ئەم سیمایی تایە جگە لەم دوو سیما و توخمەم لەڕەتیە حەسەن زیرە خاوەن ئەم سیمانی تریشە کە هەمیان پێویستن بۆ سەرکەوتنی بەرهەمێکی گۆرانی کە زۆر دەگمەن گۆرانی بێشن کە بە تاواتی ئەم سیمایان لە کارەوەندەرەکانیان نابەدی من لە 11 خاڵەکەم کردێتەوە خاڵی یەکەم دەمخۆشی خاڵی دووەم دەربڕین دیارە زۆر ناچمە تەفاصیل سێم حەسەن لەگەڵەوەی نەخوێندەوار بوو زۆربەی زۆری زانیارەکانی گشتی و فۆرسکو و وەرگیراوی ژیانی کۆمەڵی کوردەواریە نەک ناوەند و دامەزراویشی ئەکادیمی لەگەڵ ئەمەشدا حەسەن تەنها گۆرانی بێژ نەبوو بەڵکو شاعیرێکی باشیش بووە بزانە و بلیمەت بووە لە بەنداڕشتن ئەویش بە حکمی ئەوەی شاعری کردووە لە ئاهەنگی زەماوەند و هەڵپەرچێ و شادی بەشداری کردووە واتە بچی نەکەوتو بۆ بەند و شەو وەنراوە و توانا و سەلیقەی پێهەڵدانی هەبوو شارەزایەکی تەواو بۆیە شەماڵسایی پێمان دەڵێت حەسەن زیرەک ئەوەندە بەتوانا بوو وەسف ناکرد هەتا بڵێ قسەخۆش و نوکتەزان و قسەی حازر بەدەست بوو دڵنیام ئەگەر خوێندەواری هەبوایە ئەگەر لە گۆرانی شاعیر زیاتر نەبوایە کەمتر نەدەبوو بەڕاستی ئەم قسەیە زۆرە وەسفی حەسەن زیرەشی پێ چوارە لە هەموو کۆڕکۆبوونەوەیەکدا کەی بیست بێتی یان نا کەی داوای گۆرانیان لێک کردێت دڵی کەسی نەشکان و گۆرانی وتووە بێ ماندوو ئەمەش بۆ خۆی ڕاهێنانێکی دەنگی باشە و سوودی لەم ئەزمونانە بینیوە ئەمەش بۆتە پاشخانێکی گرنگ بۆ دەن و سەدای لەمەشەوە چی ویست بێت و چ بابەتێکی ویست بێت بە ئاسانی لە ڕێی ئاوازەکانەوە وێنای کردووە بە تایبەت گۆرانی عاشقانە واتە پەچی نەکەوتۆ بۆیشتە پێنجەم ئەگەر لە ڕووی زانستیەوە وردبینەوە لە دەنگی ئەم کەڵە هونەرمەندەی گەلەکەمان هەندێک تەکنیشی هونەری زانستی لە دەنگی دابەتی دەکەین لەوانە مەسەلەی دینامیکیە دۆکو پیانۆ فۆرتی کریشاندۆ دیمیناندۆ هەروەها لە دەنگیدا لە کاتی وتنی گۆرانیدا فیبراتۆیەکی شیرین و جوان دەبینین جگە لە ورکردنەوە دەنگانی کە بە زمانی زانستی کوێری مۆسیقا بەکرێن و ئەفاجوکارێ و چەندی زەخەفەی تر ناوزەنەکرێت خاڵی جەوهەری لای دەنگی سەدای ئەم هونەرمەندە نەبرە مەسالەی لە هەموو ستایلەکە گۆرانی وتووە لەگەڵیاندا حەسەن بەو توانایی دەنگی کە هەی بووە سووری نەکردووە بەو پەڕی جوانیەوە بە ڕۆح گۆرانی چنیوە و یادی ڕۆح نابینی لە گۆرانیەکان سۆزانە پێمان دەڵێ هەر هونەرێک ڕۆحی تیان نەبوو واتە جوان نییە ڕۆح وجودی هەیە لە گۆرانیەکانی حەسەن زیرەکە بۆیە گۆرانیەکانی جوان و ئەگەن هەستیاری جۆ سیمای شتری حەسەن زیرەک ئەوەیە کە دەنگی گونجاندووە لەگەڵ هەموو ئەو گروپ و کۆڕانی کە بەشداری لەگەڵ کردوون واتە لەگەڵ گروپ و تیپی مۆزیکی ڕادیۆکانە لە ڕادیۆ کوردی بەغدا و کەرکووک و ڕادیۆ کارانی ماشان و یان دانیشتەکانی مەجلیس سلێمانی خۆی گونجاندووە ئەگەر بە تەنیاش گۆرانی وتبێت هەر شت بۆ حەسەن زیرەک ئەگەر سێری ئاوازەکانی پێ دەبینین لە خۆ ئاوازی بۆ وشەی هۆنراوەکان دانەناوە بەڵکو بۆ پەڕی سەلیقەوە ئاوازی بە بەرجی هۆنراوەکان بڕیوە سێری گۆرانی باوانەکەی بابن بکەین یا گۆرانیەکانی تر یعنی کە باسی بەهارەکە ئاوازەکەیەتەوە لەگەڵ ئاوازی بەهارە خاڵێکی تر هەڵبژاردنی پەیژە و مەقامی ئاوازەکانی ئەمە ڕەنگن و زیاتر ئەو پەیژانی بەکارهێناون کە نزیکن لەو پەیژانەی لە گۆرانی فۆلکلۆریدا بەکارهاتوون و پەیژە و مەقامی ئاوازە گۆرانی فۆلکلۆریەکانی کوردستان ئەم وەکو خۆی نەتەوەی بووە گۆرانی و ئاوازەکانیشی صرف بینەتەوەی کوردە زۆر بە زووی مخاطبەی ڕۆحی یەکە بە یەکەمانە سیمایەکی دیاریکردی حەسەن زیرەک زۆر وەستایە نەتوانیوێتی ئاوازەکانی بێگانە بکوردێنێت زۆرێک لە گۆرانی بێژانی ئێمە ئێستا بە پێچەوانەوەیە خۆی ئاوازێدانێ خۆیەکە بەسکوردەکانی تووشیەوە قایڕەوە ئەمانەیە لەباتی ئەوەی کە پێیەتی کوردیە ئەی تووشێنن یا ئەی فارسێن یا ئەی عەرەبێن بەڵام نمونەی حەسەن زیرەک ئەو نمونە بەرچاوەی کە مامۆستا خالید و مامۆستا ئەنوەرەوە بۆمان نەژێڕنەوە کاتێک یەکێ لە ئاوازێکی ئەرمەنی ئەبێت گۆرانی خۆی خەی لەو بەڵایە لەوە وەرچێداوە ئەگەر ئەمان پێمان نەڵێن
ئەم ئاوازێکی ئەرمەنیە ئەسڵەن کەس دچی پێ ناکات حەسەن کوردانێتی سەلیقەی حەسەن و گلیمەتی لەوایە وەکە ئاوازی کوردانووە ئاوازی لە هیچ بڵێن هیچ نەتەوە هیچ تر ناکات مەرعلم گۆرانی بە تووشی وتەوە بە عەرەبی هەیەتی بە فارسیش هەیە زۆر ناچمە تەفاسیلەوە ئەوەشمان بێت نەچە حەسەن زیرەک لەگەڵ ئەم سەلیقانەیە یاد و یادەوەری زاکری زۆر بەخۆر یەکێ لەو سیمایانەی کە کلیمەتی مۆسیقای پێ دیاریەکرێت ئەبێ و کەسە زاکری تەواو بێت ئەبێ گوێی تەواو بێت ئەبێ بزانێت دەنگەکانی مۆسیقا جیاگاتەوە دیارە حەسەن زیرەک لەمانە زۆر باڵا من لە کۆتادا زۆر کاتان ناگرم دواپەی بوونەوەیە ئێمەی کورد هاوشێوەی عەرەبەکان چۆن شانازی بۆ کەلسوم و محەممەد عەبدولوەهاب و عەبدولحەلیم حافظ و یان فارسەکان بە ئیرەج و شەجەریان و دەیانی تریانەوە دەکەن دەبێت شانازی بە هونەرمەندێکی گلیمەتی وەکو حەسەن زیرەکەوە بکەین ئێمەش بۆ پەڕی ڕووسیلەوە بڵێن بەڵێ ئێمەش حەسەن زیرەکمان هەیە خودی حەسەن زیرەک گلیمەتی و هونەرەکەی حەسەن زیرەک ئەوەندە بەزنن دەیان و سەدان لێکۆڵینەوەی زانستی هەڵدەگرن جگە لەلایەنە هونەری ڕەهاکەی چەندین لایەنی شاراوە هەیە کە ئاشکران لەوانە لایەنی سایکۆلۆجی سۆسیۆلۆجی حەسەن زیرەک و بەستنەوەی بەکارەکانیەوە و لایەنی وێژەیی واتە ئەدەبیاتی گۆرانیەکانی لە تێکستی گۆرانیەکانیدا بەڕوونی مەفتونی ڕەگەزی نێر بۆ ڕەگەزی مێی بەرامبەر دیارەوە داخ و واوەی لای دووری ئەم دوو ڕەگەزە بەرجەستە دەکات دەیان بەسەرهاتی خۆش و جەرگبڕ و نەهامەتی سەر لە شێوایی بەدی دەکەین ئەم بەسەرهاتانە ئاوێزانی هونەرەکەی حەسەن زیرەک بووە بیرمان نەچێ حەسەن زیرەک بۆ پەڕی ڕازگۆیی و هەستەوە بە دەنگە میوێنەکەی گزارش لەو ئازارانە دەکات کە لە ڕاستیدا بەگشتی ئازار و خەمی تاک بە تاچی کۆمەڵگەی کوردەواریمان بیرمان نەچێت حەسەن زیرەک بە نەخوێندەواری ئەم هەموو بەخششەی پێشکەش بە ڕەوتی هونەری گۆرانی و مۆزیکی کوردی کردووە جێ خۆیەتی بپرسین ئەگەر حەسەن زیرەک خوێندەوار وایەوە هەلی خوێندنی لە ناوەندە هونەرەکان بۆ بەڕەسایە هەروەها ئەگەر کوردیش نەبوایە وەکو مامۆستا عەبدول ئاماژەی پێیە بۆ هونەرمەندێکی نەتەوەیەک بوایە کە پێگە و قەوارەی سیاسی تۆکمە و ئاڵا و سەربەخۆییان هەبوایە دەبوو چی لێ دەرچوایە و باسەکەمان لەسەری ئێستا چۆن دەبوو خۆی وتەنی بربەستەکانی بەردەم زۆرن بەڵام کورتبوونم گەورەترین بربەستمە بەڵام من بڵێم تۆی نەخوێندە تۆی لە نەتەوەیەکی بێ ئاڵا و بێدەوڵەت تۆیەک یەک حەرفی مۆسیقات نەخوێن هەمیشە ڕۆح لەسەر دەست و گیان لەسەر دەست و خۆنەویست هاوشێوەی زانەداهێنەرەکان بەڕاستی تۆ زانای نەمریت و هەردەمێنی لە ناوماندا و نەوە لە دوایەوە ڕۆحە زیندۆکەت دڵی عاشقان ئاودەداتەوە خەمڕەوێنی هەموو خەمدە دڵان و حەسرەت کێشانی کوردستانە پارچە پارچە کراوەکەمانیت تۆ تەنها بەجەستە لێمان دووری ئەجینا ئەوە تا لە هەر چوار پارچەکەی کوردستان لە ڕێی گۆرانیەکانتەوە ڕۆحت لە نێوماندا گوزەر دەکات و هەمیشە میوانی دڵی هەموو کوردانی لە زۆربەی زۆری زیندوەکان زیندوتریت سەرقافڵەی کاروانی گۆرانی کوردی تۆ میتۆدی ڕۆحی لەدایکبوونی گۆرانی بێژانی کوردی ئەو میتۆدەم بەەوە بەکارێناوەسەڵینەوە پێنجی گۆرانی بێژی کورتەلی ئەپرسی لەکوێوە دەستی پێکردووە لە حەسەن زیرەکەوە دەستی پێکردووە جێ خۆیەتی لەم ڕۆژانە لەگەڵ برای عەزیزم کاک محەممەدی حەمەدباقیدا بوو هەر باسمان لەسەر حەسەن زیرەک بوو ئەو هینێکی بەکارێنا مستەڵاحێک بۆ حەسەن زیرەک ئەو وتی من وای داهەنێم کە ئەفسانەی گۆرانی کوردی بێت زۆرم بیر لەکردەوە لەوا چێ ئێمەش بگەینەوە قەناعەتە نایبنین ئەفسانەی گۆرانی کوردی زۆر سپاس دەست خۆش بۆ مامۆستا ئێستاش گروپی میوزیکەتان بەردەوام بکەن aman 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 aman
بو بيت قلنا خوشي بشير اي خدا وجنبك زوب بدبختو وجنب جار الرجال بدل قد نبي رؤيا سودجي دوشي جرا وبرقشم امان يا وان يا اگر ئێمە ڕاستی مەسلەکەش نووسجانی نەوێت ئەوەمان نەکردووە هەندێک ملەتەکانی حەسان خەنە خزمەتی ئێستا لەم گەنجانی خەنە خزمەتی مامۆستا بەرموو تورک و عەرەب و بە مۆسیقای عەرەبی و تورکیەوە ئێمە لەبەرەی گروپێکی مەلین هەر بە میدیەکە و هەوڵی بۆ شێوازی دانیشتن و شەوچەرانی کە تەواکرەوە تەواکە یەک گۆرە ئێمە مامۆستاجانێک یارمەتیمان بەن دوای ئەوە دوای کە سیروان دەتوانن سەرەپە خەرکاتەوە یەک گۆرە ماوەکای سیروان بووی
سیروان دەم خۆش دەستان خۆش بێت وەرە ڕێزان خاچی لە شعرێکی خۆش هەیە مامۆستای عەزیز و وڵات و نادیار مامۆستا عوسمان شارباژێڕی بۆ مامۆستا حەسەنزیرێکی نووسیوە بفەرموومان خوێنێتەوە شاعر عوسمان شارباژێڕی بە باڵابڕینێک بەسەر مامۆستا حەسەن زیرەکە دەبڕێت و دەڵێ ڕەهێڵە و لێزمە بەفر و زۆپای دێ دەمێ ئەستێرەی شوانی تیا هەڵدێ بەندەنی بەرز و نزار و کاوان چیا و چەم و چۆم چاوە و چەماوان شلێر و پەپولە قاقای کچی جوان مانگ ئاوابوون و پەلە بۆ جێژوان شای و شەوارە ڕەش بەڵق و شۆخ ڕاز و ناز و گاز مەکە و ئاخ و ئۆ لەرەی مەمری توندی کرازدە ماچی ئافرەتی جوانی جەرێت بە لەنجەی باڵابەرز کچە بۆکانی گۆزە لە سەرشان لە ڕێگەی کانی قاسپەی کەو لەسەر لوتکەی کێواندا دەنگی شمشاڵی شوان لە شێواندا شەوی دی خامۆش تاکە لە شێر خوێن لەشی کفتیکار لقمی ناو خوێن ئازیز و خۆشەویستان کۆمەڵی خۆشەویست پەیوەندیان کە بیرەوەری بگەڕێ بەڵام زۆر داوا لێبوڕەکەی چاویان ماچەکەم دەستیان گوشن لەبەر کەمی دەرفەت نەڕەخسێت سوپاسیان دەکەم دواتر خۆم دیاوەڕێگەم بەڵام وەی لە بەرنامەیەک مامۆستا نەجمەدینی حاجی کەریم یادەوەریشی هەیە لە نزیک مامۆستا زیرەکی بینیوە بفەرموێ لە ماڵی کوردا زۆر سوپاسێکی مامۆستا نەجمەدین گۆرانەکان زۆر گۆرانەکان خۆشن و هەڵبەتە دەرەکەوێت کە هەمووتان هەستان لە گۆرانەکانی مامۆستا زیرەکە گۆرانەکانی بۆنی شەونم و خۆشەویستی و سەرچنار و سلێمانی و وەکان و جوگرافیای کوردستانە حەز دەکەمە تا و بەڕێزە دێت شتێکتان بۆ بژارمەوە کاگازاد خۆشبەختانە لێرێ کاگازادی لە کوردشلک پێشەوەی ئەمری خوابکە بە هەفتەیەک داوەتی کردیم من و کاگازاد و ساڵحە سووریش هەیە و بەڵگەنایان بێنم کاک مەحموودی لە سەیرانێک لەگەڵ حەسەن زیرەک بووین توتی لە سەیرانێک لەگەڵ حەسەن زیرەک بووین لە پشتەوە سێر کراسەکەی هەڵدراوەوە پەڵەیەکی سوود بە پشتی حەسەن وتیتم حەسەن لەوە گەڕیش بووی نەمازانیوە گەڕی گەڕ ئەوە چیوە پەڵە سوورە پشتەوە وتی کاک مەحموود بۆ قورعانی مزگەوتی گەورەی ئێوە ئەوە جێ و دوی ساواکە وتیوانە تۆ گۆرانی هەڵە یا جوگرافیای کوردستان ناشێنی ئەوە کاگەزار ئامادەیە ڕۆ قسەی کاک مەحمووە داوا دەبڕتان دەکەم مامۆستا نەجمەدین فەرموو سوپاستان دەکەم پشت بەخوا چون زیرەک هەر خودای بێ چون محتەبەرە لە هەر جێوە بزەرێک بێ منەوەرە هەرچی دەبێژێ گەوهەرە هەرچی دەنێژێ ڕەزبەرە هەرچی دەچێژێ نەیشەکەرە هەرچیش دەڕێژێ زێڕ و گەوهەرە ئەو ئاوی سازگارە و حەوزی کەوسەرە ئەزیزان زۆربەی گۆرانەکانی زیرەکی نەمر لە ناخێشی هەڵقوڵای و لە ناخێشی گەڕ و ئازارە و هەڵشۆ ئەوە تا هەرگیز ئەم سەرفی گەردوونە بەخواست ئەو نەبوو بۆیە بە پێچەوانەی خوڕی ئاو لەلەی کردووە و هەموو هەڵبەزەکانیشی بڕێ ئەو مەزنە بەڵام هەرگیز سەگوشتی لەبیر نەچووە هەمیشە بە قەد و باڵای نازداران و چەم و ئاو ڕووبارە هەڵی داوە لای من ستەمێکی گەورەیە بەو بەڕێزە بۆی نەخێنەوە ئەو زۆر خوێنەوە ئەو خوێنەواری بە مەعنا ئەلفوبێکەی ناڵێت بەڵام بڕوا بکە دە گۆراشی هەبووە هەرەو بەرهەمن بە نرخانەیە
بۆ خاوەن دکتۆراکان کامە بەرهەمیان من دکتۆرێکە ناسم هونەرمەند یەک گۆرانی هەیە بە کاڵی بە کوڵای زیرەکی نەمر خوێنەوار زۆریش ئەم هەموو ئاواز و شیعر و گۆرانی چۆن دانا چۆن ئەم و شیعرەی شاعر و نەمرانەی لەبەر کردووە و بیکۆن وانەی سەردەمی خۆی و ئاوازی جوانی بۆ داناون چۆن ئەمە بە نەخێنەوارەکرێت لەلایەکی ترەوە هەمزە تۆفی نەمر ئەڵێ لە دارستانە ئەڵێ هونەری باوە خۆی سنوورە بڕێ خۆی چەم و ئا و شاخەکانە بڕێ بە شەهادە نابڕێ ڕێزم بۆ ئەوانەی کەڕوانێ جا ئەمە ڕای منە قەدەر وای کرد یا لە بەختانی من بوو لە میوانی ئەحمەد ئاغا بوو لە گوندی کەڵەچینی زیڕۆ من لەوێ مامۆستا بوو ئەو کەڵەپیاوم لەوێ ناسی ئەو کاتە زانیم چەند میهرەبانە چەند بەرزە ئەو کاتە زانیم چەند بێهەواوفیزە زانیم چەند خوێنەوارە چەند زیرەکە ئەوەندە زیرەک بوو لە زیرەکی تێپەڕانە بوو گەشت بۆ سنووری نایاب و بلیمەتی ئەوەشی تێپەڕاندە بوو بڕوا بکەن گەشت بۆ ئەعجاز چۆن نالیە فەرمێ مەزدەری ئەعجازی بەیان ئەگەر مەزدەری ئەعجازی بەیان نەبێ چۆن ئەم هەموو سیفەتە جوانە لە فڵان کەسا کۆ بێتەوە لەبەرەوە ئەوەی زیرەکی شەمەی معجیزەیە جا من خۆم لێم پرسی تۆ کاک حەسەن تۆ بەرهەمت زۆرە وتی نادیارێک هەیە لە خەو خەیاڵا من پێم مەڵێ ئەگەر بەیانی بەخەبەر هاتمەوە لە بیرم مابوو ئەوە بۆ من ئاوازی جارێککە لێم پرسی وتم کاک حەسەن ئەو مەقامەی کە لەگەڵ کۆڵانە هەولێریایە وێ من زۆرم ناخۆشە وەی کاڵێ بێژمە گوڵاڵە سوورەکان ئەو نەمرە لەبەر خۆیەوە بەشی دووەمەکەی کەوتی کاڵێ نەبا وەک دڵەکەی من نیشتم وە غەمناک ئەوەی لەسەر خۆ بە بێدەنی وت کە گەشتە ئایەکەی سەرێکی بۆ لێ کرد هەموو ژیانە بۆمە وچووکە هەر ئەو فەرمووی ژنە گۆرانی بێژی عەرەب زهور حسەین ئەمە قسەی زیرەکی نەمرە کە لە ڕادیۆی بەغات چەندەها گۆرانی مەقامی جوانی هەیە کە من خۆم جۆگرێکی زهور حسەینم ئەم هەوای ئەو گۆرانی ئەو مەقامی تۆڵی من لەو ژنە گۆرانی بێژم وەرگرت بەڵام ئەوەی زیرەک زۆر لەوەی زهور حسەین تێپەڕی ڕوا بکە کە تەماشایەکەی جوێی لە یەگری سوات چاکێکە بە سواری ئەسپێکی ڕەستەنەوە بەڵام سوات چاکێک دیێوەری زۆرم لەگەڵی هەیە لەوانە لەگوێ چەندێک دانیشتبووی سەیری خوارەوەیە کرد ژنێک جای بەهارەی کۆ کردەوە لەو دەمە دەستەیە مەقامێکی بۆ هات ئاوازێکی بۆ هات گۆرانێکی بۆ هات ئەمر و عەزیزم باتێ دووری لەست نادگاتێ کۆڵەژاو لەسەر شانە بەخوا هەستێ کۆپلەیوت حەد نابیستێتەوە قەت جۆم لێ نەبوو لەوانەیە سەدەها گۆران و ئاواز ئاوای لە کیس شوو بێ لە شوێنێ وتی بێتی تۆمار نەکرابێ و دوایی لەبیر شوو بێتەوە زۆری هەیە لەبەرەوە زیرەکی نەمر ئەگەر 50 شەهادەشی وایە ئەو بەرهەمانەی هیچ کەم ناکەوە کەمەکۆری بوو مامۆستا عەبدوڵێ بە پرسیارێکی زەمەن زۆری شتمان کاڵ کردووەتەوە لەبەرەوە داوای لە بدرێ بەمەوە هەم کاتشتان نەبێت زۆر سپاسی مامۆستا نەجمەدینەکەین پێش ماوەیەک پەیوەندی پێوە کردین و داوای لێبوردنی لێکردین کە کاتەکە هەرەوە بژنا باسەکانی زیرەی گەوەندە لە وەڵامانە وەڵامم شت لای ڕەجانی بیجارمەوە دوێن لە تەلەڤیزیۆنێکی نازەوتیان کاتەوە تو بۆ هیچمان وت ینی بابەت ئەومە زۆرە مامۆستان و بابەتی لای مامۆستا خالید ئەم بەڕێزانە ببوورن کە کات کەمە فەرموو داوا لە مامۆستا بابەت ڕێیەکەین بەرەوبەری ڕۆشنبیری سلێمانی یادداشتێکی پێشکەش بوو فەرموو
بەڕێزان سڵاتان لەبێ خۆشحاڵم من دیژدار لە خزمەتانە مناسبەیەکی خۆش ئەمڕۆ ئێمە لێرە کۆبیدەوە بۆ یادی حەسەن زیرەکی نەمەر من زۆر سپاسی بەڕێزانەکەم لە سانتەی ڕۆشنبیری سەرا ناوەکان ناهێنم بەڵام ڕاستی مای سپاسم کە ئەوانیش بۆ کاری ڕۆشنبیری کاری هونەری و سپاسم هەیە بەدڵ بۆ برای خۆشەویستم مامۆستا عەبدولی حەمەباقی کە ڕاستی ماندووە ئێستا باسی کردن خۆشم دڵنیام کە ئەو چل وتار زیاتری هەیە بۆ مامۆستا حەسەن زیرەک غەدری لە ئێمە کرد لە خۆشی کە ئامادەی نەکرد بۆ چاپ خۆشی گوێ لێ بێگرێ کەم و قسەکەم کە ئێمە ئێستا ئەگەر ماکردایە بە کتێب لەگەڵ ئەو کتێبا کە ئەمڕۆ حەزەکەم وەکو مژدەیەک پێتان بڵێم ئەمڕۆ کتێبێکی 1100 لاپەڕەی بڵاوەکەینەوە لە سەرا 6:30 تقریبا ساعتی تر ساعتی کتر کتێبێکی گرنگە و کتێبێکە کە هەموو ئەو کتێبە جدیانی لەسەر زیرەک چاپ کراوە کۆمان کردوونەوە کردومانە بە یەک کتێبی باش کتێبێکی گەورەکە پێم وایە ئەمە کاری یەکەمە بۆ زیرەک یعنی لەکرێ کتێبی تری چاپ بکەینەوە ئەم پیاوە خۆشەویستە بە خەڵک بناست بنەوەکانی داهاتوو بناسێنی نەک نەوەکانی بنەوەی خۆمە نەوەی ئەمەی تر نەوەی ئێمە وەزام خەریکە پیرە بین من سپاسی برای خۆشەویستم کاک جەزای ساز و هاوڕەکانێکم کە بەڕاستی ئەوانیش ماندوون ئەوانی ئەمە حەسەن زیرەک یادکردنەوەی ڕێزگرتنی کارێکی گرنگ و پێویستە بەڵام حەسەن زیرەک دوای مردنیشی بۆتە نیعمەت و خێر بۆی بە کۆمان بۆ بینەوە جۆ لە مۆسیقاگرین جۆ لە گۆرانیگرین خۆمان یەکتری بین خۆشەویستێک لە بینی خۆمانە دروست دەبێت کەمەش بۆ خۆی بۆ شارەکەمان گرنگە بەڕاستی یعنی بۆ خودی من وەکو بەڕێوەبەری گشتی یاخود وەکو برایەکی بچووک گرنگە کە یعنی کۆبینەوە چونکە حەسەن زیرەک خۆی یعنی فەلسەفەی حەسەن زیرەک خۆشەویستیە خۆشەویستی بین ئینسانەکان لا ئینسانەکان وەکو لە بینی نەژادەکانە لە بین توخمەکانە یاخود بینی پیا و ژن یاخود ژن و ژنی هەموو کەس یعنی ئەو عاشقی بەشە ئینسانیەتە وەکو حافظ من ڕەنگە نیم ساعت وتارم هەبێ بەڵام کەمێکی قسەکانی ئەوێشم لێر هەرە کەم یعنی ئێمە بۆچی باسی حەسەن زیرەکەین بۆ دەرەجەیە بۆ حکمەتەکە چییە؟ کە بڕای من مۆزۆکەوەیە کە حەسەن زیرەک لە ناوماندایە حەسەن زیرەک نەمردووە حەسەن زیرەک یعنی شەکانی ئەو باسی کردوون مۆزۆکانی ئەو باسی کردوون ئەو خەمانەی ئەو هەیبوون ئێستاش ماون لە زمانی 1000 ساڵ 2000 ساڵ پێش ئێستا لەم منطقەیە قەتڵ و عام کوشتار خەم خەفەت هەبووە لە زمانی چزانم زمانەکان بەڵێن باشترە لە زمانی سعدی وەقاسەوە تا دوات چێوکێ هەم کوشت و کوشتار هەبوو خۆم خەفەت هەبووە لە زمانی خۆیان پەهلەویەکان محەممەد ڕەزا پەهلەوی و کڕەکەی تری هەر زمانی تاریشی بۆ خۆتانەزان زمانی کۆماری کوردستان و کەشکا حەسەن زیرەک لەو زەمانە ئەژیا حەسەن هاتۆ بە گۆرانی بەرهەمێکە کابەدڵی خەڵکە بەرهەمێک ئەڵێ ئەم هەموو خەفەتانە هەیە بەڵام با گوێ لە مۆسیقا گۆرانی ببینن ئەو بە گۆرانی خۆش بە گۆرانی پڕ لە شادی ئەمە کەلیمەیەکی گرنگە خەتی بەژێرە بێت پڕ لە شادی هەیەوێ ژیان بەردەوام بێت بەڕێی من ملەتی ئێمە بە هونەرمەند و ڕۆشنبیرەکانی ئەمە بەتابەتی هونەرمەندەکانی کە تەحەدای ئەو وەزعیان کردووە سیاسەکانی ئێمە بەداخەوە لە پرۆسێکی درێژ پێشبینە ڕەنگە شتێک نەکرا بکە بەدڵمان بێ بەڵام هونەرمەندەکانی کورد توانیویانە کلتوری کورد پارێزن کورد وەکو ملەتێک هێڵنەوە کە بەڕاستی ئەمە بخۆی حکمەتێکی گەورەیە کە هونەرمەندەکانی ئێمە توانیویانە بە گۆرانی بە مۆسیقا ئەم ملەتە لەسەر پێ ڕابگرن کە پێم وایە زیرەک بەڕاستی ڕۆڵێکی ئێزگار گەورەیە لەو مەسەلەیە بۆیە من بەدڵ سوپاس دەبتان دەکەم کە لێرە کۆبنێتەوە و هیوادارم لە سەریشەوە دوای چەند دەقەیەکتر کۆبنەوە بۆ یادی زیرەکی نەمەر کە لەوێ مامۆستا سەگەرما مۆسیقایەکی ئامادە کردەوە بۆ زیرەک و ژمارەیە گۆرانی بێژ هونەرمەندی تر گۆرانیانێک هونەرێنی پێشکەشێکە و هیوادارم هەموو ساڵێک دوای نەمانی ئێمە دوای نەمانی نەوەکان تریش زیرەک بەردەوام بێت چونکە زیرەک خۆی لەناوماندایە و هونەرەکەی ئەو مەرهەمێکە بۆ دینەکانمان زۆر سوپاس دەکەم ئێستاش گروپی میوزیک دەتوانن بەشدار بەردەوام بکەن خۆشەویستان هونەرمەندی دووەممان کە ئێستا پێی خۆش نیە پێی بڵێن سیروان زیرەکەوە لەبەرەوەی ناو بە حەسەن زیرەک بۆ زێماڵی ئەمانە هەر خۆشەویستیان بۆ زیرەکەیە لە ئێمە هەر سیروان زیرەکە بەس بەوەستا سیروان بەناوبانگە کە کە سیروان بابکەوێ بێرە بۆ پێشکەشکردنی چۆن بەرەوێ
باش الو الله هەموو لایە بەخێر بێنسا سەر و سەرچاو من بەنەوەی خۆم بەخێراتنی وتانەکەم دەستخۆشی لە گروپی موزیکەکەم بۆ بە تایبەتی کاک جەزای خۆشەویست کە من ناوێتم لێ ناوە پیاوە ماندوونە ناسەکە هیوادارم سەرکەوتوو بێ براتان سیلوان قانون تۆزێ بە شپرسی هاتبووم بۆ ئێرە خوا ئەم ئێوارەی جومعەی ڕابردوو کاکە پاشای کوڕم لە سەربان کەوتە خوارەوە بەزە فەزی خوا بەزیاگە ماوە وەلحاڵ من لە خەسقانەوە هاتبووم ئەو قاتیان بۆ نام و تەراشێکی بەپەلەم کردووە نایکەمە منەت بەسەر کەسا لەبەر خاتی گۆڕەکەی زیرەک بۆ خۆش و پێم خۆشە کاری هونەری بکەم بەڕاستی و کەسانی کە گۆرانی حەسەن زیرەک ئەڵێن من زۆر قسە ناکەم لەبەری ئەو مامۆستایانییان بۆ دڵنیێشتەوە مۆزوع ئەوە نییە کە خۆمان هەڵواسین یان مۆزوع ئەوە نییە کە خۆمانی پێ بشکێنەوە بەڕاستی من لە پۆلیسەی سەرەتاییەوە تەمەنم 40 ساڵە بەس پێم وە دیار نییە جوان ماوەتە هەر گۆرانی حەسەن زیرەکم وتووە مامۆستا هەڵی سانوم لە مەکتەب وتومە جێرجێرەکەی قەپڵی سەری بەخشە و پەرێشانە یعنی نەمەزانی بڵێم دەوری سەری لە باوکی ڕەحمەتیمەوە گوێم لێ بۆ گۆرانی حەسەن زیرەکی وتووە دەم خۆشیش هەر بە تایفە بۆمان ماوەتەوە من نازانم خۆشییانەوە ئێوە بڕیار بەرێ جاری وە هەیەمان لە شوێنێک لە دانیشتەکان خەڵی گوێی لێ ئەبێت با بەوکو دەستخۆشیمان لێ ناکەن قسەشمان پێ مەڵێ سوڵفە ئەکات تۆ گۆرانی بۆ چەند برادەرێ ئەڵێ ئەو جێوی خۆش و جێوی خۆی ڕازاندێتەوە شتێک دەرەکەوێتی بە ئەم برادەرە دوو شتی کردووە لەو گۆرانی بنا یەک گۆرانەکەی ناشرین کردووە تو خۆی ناشرین کردووە دەی زوێن بە عیزەتی خۆ مەقامێکی دەشتە بەلەدیە لە تۆنی ساڵ و تومانە کارگزیار عەسڵ بۆ ساڵی 2005 بەڕۆح بە دڵ و بە جان و تومە من دەرزی دەنگ و شتیژم نەخوێتەوە بەس هەر ئەو نە حەزم لە حەسەن زیرەک بووە یەکێک ئەم پیاوەیە ئەی تۆ لە جەلاسەعیدی ڕەحمەتیەوە فێر بی وتم نەوەڵا هەر گوێم لە خەڵک گۆڕەنەوە دەشت ئیتر دوای ئەوە کەوتوم حەچی لەوە بچێت ئەوە دەشتە جوانە سێگا قسەم پیاوەڵێ کە تۆ ئەبینم هەر بە چاو ئەزانم داوای چیە کرد ئەوەی من لە خزمەتانای فەرموو
Vamos,
با اجازه بده که سیگار خسته خانات ولی ناشه یک برای اینترنت بیایم چه برنامه اینترنت آره برای اگرش کوی نداشت برای برای گرد نمو خسته خانه داوری بود اسایی اگر نه اسایی
زۆر سپاس کاک شەبان لە یادم چوو شتێک بڵێم کاک زۆر سپاسی کاک شابازی عەلی سوورەکەم کە ئەو بابەتانەی گرتە چوارچێوە و شوشەی تێکبێت و زۆر سپاسیەکەم لە یادم چوو نایبێنم ئێستاش فەرموو ڕێزم لە دەربڕینەکەی عوسمان شارباژێڕی بە باڵابڕینەکەی مامۆستا حەسەن زیرەکە چەندی ڕێکمان مابوو پێمان خۆش بوو تەواویکەین. سۆزی ژێی گەرمی گەرمیدا خۆشان نوکتەی بەتامی مزری مێنۆشان هەمی شەرابی ئاڵی خەم بەزێن لەگەڵ یار تێکچوون خورپەی بەزێن بێناز و بێکار بەدبەختی بەدی گڕی سەری میدیای زەندی ئەمانە هەمووی چاوەی ئیلهام بوون حەسەن مایەی بەستە و مەقام بوون حەسەن ڕۆی بەڵام دەنگی حەسەن ما بۆ ئێمە گەنجینی بەستە و هۆراوەی هەوا زانین تۆچەی خاوەن کام شاکار ڕێبواری کامڕێ ڕۆژێکیش دادێ بزانین تۆچەی خاوەن کام شاکار و ڕێبواری کامڕێ. ئێستا چەند خەڵاتێکی ڕێزلێنانمان هەیە پێشکەشیانەکەین بە کۆمەڵی بەڕێز کە هاوکارمان بوون و میلاک بوون لەگەڵمانە. کەسایەتی شاری سلێمانی هەمێ ڕاهنا خەڵاتێک پێشکەش ئەکا بە مامۆستا جزای ساس با فەرمێن. خەڵاتی ئەخ مامۆستا بەڕێز میوزیسیان کاک جوان ڕۆژ ئەگەر بفەرمێ. سۆفی کەریم ئەگەر بێت دوو سۆفی کەریم کاک عوسمان ببێت.